وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. هۆی دیبێتە ئەم شەو بەڕەسیکردن تەبعاتە مەرگە ئاغای حەیدەرە قوربانی و ئێعدام ئاغای حەیدەرە قوربانیە. لە ڕاستای دیبێتەکان ئێمە لە نەبوونە مەوجودیەتە قانونیە سەپاهە پاسداران و نەبوونە مەشروعیەتە ئینقلابیە سەپاهە پاسداران. ئێمە سوالەکەین کوشتنە حەیدەرە قوربانی کە لە ساڵە 95 گیریاگە لەم سەر و بەندە ئەتوانێ بە نەفعە کێ بوێت و بۆ ئەم ئاغا ئێعدامەکەن. بۆ خاتری ئەوەی لەمە تێبگەین ئێمە مهەیای دنیای ئەمڕۆ نیەین. ئێمە شاید لە پڕێکا هاتکینە سەناوە دنیایەک و لە نیوەی داستانەکەوە دەست پێەکەین. بزانە داستانە حەیدەرە قوربانی ئاواسە کابرایە کامێرانی بە جۆرمە هاوکاریکردن لەگەڵ تیمە ترۆرێکا کە حیزب دموکرات هەنارگێسی بۆ کوشتنی کەسانێک ئەگیرێت و حکمە ئێعدامی بەسەرۆ ئەدرێت و دوای تێیکردنە ڕەوەند دادڕەسیە کە چەندین ساڵی پێچێت ئەم ئاغا ئێعدامەکەن. فەزای ئاتەفیەکە گەرەکیانە دروسی بکەن ئەمەسە کابرایەک چووگە کارێکی کردگە ڕەبتی بە کوردستان هەست بۆ کورد کریاگە و ئیستا ئێعدام کریاگە. لەم دەسە شعالگەرە مختلف دەست پێەکە مەسەڵەن ئەوە دەمێکە کورد پەتە سێدارە میدالیای گەورەی یەسی یا ئەم ئاغا قسە ئەکا دەنگەکەی ئەدەنە دەرو داوا ئەکات بۆ نجاتی اعتصاب بکەن و ئیدەیەک باس لە مانگرتن و اعتصابەکەن. ئەم دیبێتە واجبە بۆ خاتری ئەوەی کەسانێک لەم سەرزەمینە بە دوای نەزانین و نادانی خۆیان نەکەونە داوەک کە نابودی خۆیانی والە بەرە. ئەم جۆرە هەیکەلانە ئیشێ بەڕەسیان بکەین ئەم هەیکەلە بهۆنین و یا بیڕۆخێنین یا نابودیکەین و پێوەرەکەی ئێمەش لەگرا دەست پێەکە. من سەرەتا لە حیزب دموکرات دەست پێەکەم. ئەوڵەن حیزب دموکرات خۆی نەکردگە سەخاوەنە بە ئاغا تا ئەم دەقیقە، بەڵکو بەیاننامەیەکی مستەفا هجری داگەسە دەرۆ باسی افتخار و سەربەرزی و ئەمانەی کردگەکەم ئاغا مردگە وەلێ نایژێ چه نسبەتێکی هەستە کە حیزب دموکراتە ڕۆڵەیەکی ئەم مەردمەسە. بزانن ئەگەر ئێمە لە دنیای عەسرە جەدید ئاخەریکین زندگیەکەین، ئەگەر ئێمەمانان لەگەڵ ترمگەلە مختلفا سەر و کارمان هەست، ئەگەر ئێمەمانان قسەهایە کە ئەیکەین معنای هەست، ئەو وەختە ئێشێ دانیشین ئەمانە بەڕاستیکەین. هەر بۆیە من لە حیزب دموکرات و دەست پێکەم. وەختێ ئێژن حیزب دموکرات یعنی ئۆرگانیزەیشنێک نەهادێک کە ئەم نەهادە لە ڕێگەی بوروکراسی و سلسلە مەراتە بۆ ئیدارە ئەکرێت. ساز و کارێکی هەست بە گوێرەی ئەساسنامەی خۆی و لەگرا تووت ئیتر تەکە شەخص ڕوبەڕوو نیت بەلکو مەسئولیەت هایەکن کە لە پرۆسەیەکی ساز و کارە تعریف کریاگە حیزبیە اتفاقەکەفێ. ئەوڵەن حیزب دموکرات مبارزەی مسلحانە نێ لە دەستورە کاریە. دووەمەن حیزب دموکرات وەختێک لە ناو جامعەی ئێمە کار ئەکا و هەر حیزبێکی تر وەختێ دیسیپلینەکانە خۆی بەحسەکە نۆرم و مەرامە خۆی بەحسەکە ئەو جار ئێشێ بێژێت ئەگەر حیزب دموکرات تعریفی لە دۆس و لە دوژمن کردگەسۆ حیزب دموکرات بەر ئەساسە چی حکمە مەرگە کەسێکەدا کە ئەم حکمە مەرگە بەعدەن ئەیدا بەدەسە ئەندام و ئەندامە نهێنیە خۆی کە بڕۆن ئیجرایکەن. بزانن ئەگرا
خاڵۆ تێکەولالۆ بخۆ نییە، ئەگرا مەزاتخانە نییە، ئەگرا حیزبێکە، توالت عمومی نییە، حیزبێکە. بە قەوڵە خۆیان سازوکاری هەست. وەختێ بڕیار ئەدەن یەکێ بکوژن دەلیلی هەست کە بڕیاریان داگە. هەروە مل نانێن و خەڵکی بکوژن، چون ئەگەر مل بنێن و خەڵکی بکوژن، خەڵکیش پەلامارە ئەوان ئەدا و ئەیان کوژێت، خەڵکیش ئەوان نابود ئەکا. لەذا ئەمانە ئێشێ لە ناو مەردمە خۆیانە بۆ تەرەفدارانە خۆیان، بۆ ئەندامانە خۆیان دەلیلیان بوێت کە کەسێک بۆ ئەکوژن. وەختێک کەسێک یا تیمێک ئەهنێرن کەسێ بکوژن، ئێشێ حکمیان داوێ بە چه دەلیلێ ئەم ئاغا ئێشێ بکوژرێت، ئەم خانمە بە چه دەلیلێ ئێشێ بکوژرێت، تاوانی چییە، خیانەتی کردگە، جاشە. جاش یعنی چی؟ یعنی هەر کەسێ پاسدارە جاشە. ئایا حیزب دموکرات بتکێسی هەر کەسێ کە پاسدارە جاشە؟ جاش یعنی هەر کەسێ کە پاسدارە. حیزب دموکرات ئەم تعریفەی کردگە، وا لە ناوە ئەساسنامە و مادە و تەبسەرەها کە حیزب دموکراتی داتە دەرۆ، لە کۆنگرەی حیزب دموکرات تەسویب بووگە تعریفە جاش. خب بزان ئێمە دەرمۆردە ئەحیانەن گروپێک، عەشیرەیەک، شەڕە کۆڵانی قسە ناکەین. ئێمە دەرمۆردە ساختارە سیاسیەک قسە ئەکەین بە ناوە حیزب دموکرات، حیزب دموکراتە کوردستانە ئێران. ئەگەر ئێوە عوزڤە ئەم حیزبەونە، ئەندام ئەم حیزبەونە، خەریکن بە فەرامین و بە دەستورات و بە ئەحکام کار ئەکەن. بە تۆ ئێژن فلانە کەس بڕۆ فلانە کەس حکمە ئیعدامی ئیجراکە، ئێمە حکمە ئیعدامم کەسمانەداگە، حکمەکەی ئەدەنە دەست تۆ. تا ئەگرا ئەمە حیزب دموکراتە کە حکمە ئیعدامی داگە. ئەم ئاغا کە تێت ئەم حکمە ئیجراءەکە مجریە ئەم حکمەسە عاملە کوشتنە، ئامر نییە، ئەمری نەکردگە، عملی کردگە. ئەگەر تا ئەگرا حاڵیمان بوو ئەو جار کەسانێک کە بە ئیتتهامە هاوکاریکردن لە پرۆسەسە تێرۆرێکی حیزبی دموکراتە ئەگیرێن، حیزب دموکرات وەزیفەیەسی بەرامبەر بە ئەفکارە عمومی، بەرامبەر بە دەوڵەتە ئێرانی، بەرامبەر بە دادگاهێک کە خەریکە ئەم ئاغا مەحکوم ئەکا ئیعلامی کردوێت دەلائل کوشتن باس بکات تا ئەم ئاغا بە عنوانە چەتە، مجرم وە قاتڵ محاکمە نەکەن. و ئەو وەختە ئیدعا بکات ئەم نەفەرەی کە گیریاگە لەلایەنە دەوڵەتە ئێرانی وە ئەسیرە جەنگیە، و دەوڵەتە ئێران ئەگەر ئەسیر کوژی بکە ئێمەش ئەسیر کوژیەکەین، ئێمەش ئینتقامی ئەسێنینەوە. لەگرا حیزب دموکرات خۆی ناکاتە ساحێوە کاورا، کەئەنەهو ئەم پیاگە غەرەزە شەخسی بووگە، لەوانەیە مشکڵاتێکی بووگە. حیزب دموکرات کولەن ئەم پیاگە تف ئەکاتە ناوە دەستگای قەزایی ئێران. حیزب دموکرات لە ڕێگەی دەستگا و میدیاکان و نایژێ بەڵێ ئاغای حەیدەرە قوربانی هەمکاری تیمە مجریانە ئیعدامە ئەم شەخصە فاسدە خائنە فڵان و بیساریان کردگە کە ئەحیانەن دادگای باڵای حیزب دموکرات حکمە مەرگی داگە. حیزب دموکرات ئەم قسە ناکە. دەی هەر کەسێ بۆ حیزب دموکرات ئیجرای حکمە ئیعدام یا مشارەکەتە لە حکمە ئیعدام یا تەرۆر ئەکات، ئینسانە ئەحمەقێکە. چون بەم کارەی کە حیزب دموکرات ئەیکان نەفەرە بەعدی ناڕوات ئەم کارە بۆ حیزب دموکرات بکە، چون حیزب دموکرات لە بەرەهوتێک و لە تەنهاییەکە بەجێی تێڵێت. تەمام ئەم تاوانە بە عنوانە جۆرم،
قتل ومشاركة لقتل أكويتا أستوي ياك نفر أم إنسان يا نادانة يا نزانة يا نفهمة يا أقروالنا وبروسي سياسية استحزب ديمقراطة بعنوان صاحب أم حكم إشي بيت لعاملان إجراء كنندي حكم خوي دفاعك مثال بما خزمتتان من لاخذ كردوار سربخو دادگان بو حلب جبر گزار کرد لوی حکمم دا دوای چلو خوردیک دادگاه حکمم دا یکیتین اجتماعی کردستان عراق پارت دموکرات کردستان عراق منشعبین لیکیتی کوانا ناو گورانا حركة إسلامية كردستان عراق ليو دواك منشعب بوغن كسانك لو زمانتي بوغن حزب السوسياليست عاملين إجراء جناية وفاجعية حلبجن لذا ماليا خوينيا حلال بأمة كردي بصورة آشكارا حكم مدان وما باي حكم كيشم حزب ديمقراط نايد حكم أو كسي كداق يسي بحثيكا تو شاهو نامك لما كاميران حكم داقا حكمي تشيه بو أي كوجي بو أم آغا حكم إعدامي هزل طرف حزب ديمقراطو حزب الديمقراط أورغانيزيشني كي بالديسيبلينة يا كركرانو كناراوة كاميانة أوي وا حزب أكا أحيانا أم حزبه سلسلة مراتبي هسو سازو كاري هسو مكتوباتي هزيانيسي استا حزب الديمقراط كريخراويك كنهاديك وشخص نية تسميمك قرتقا وأم تسميم نفرك إجرائي قرتقا حكمك جمهورية إسلامية شبيدا برانبر بحزب الديمقراطي شبيدات نبرانبر بكسي وكو حيدر قرباني حيدر قرباني تازه بعنوان مشاركة لإجراء كردن حكمه ناوي أصلا محاكمة بكريت إيش حزب الديمقراط محاكمة بكريت يا أجر قرار تحت تعقيب قرار بكريت حزب الديمقراط إيش بيكات بو يك نفر لم سرزمينه يخب حزب الديمقراط ناقري بيجي تو أم كر مردمه بو أي وكشت بو أيان دي وكشت أو حيدر قربانية وجي أو قسانة كأي كردو بو يان نوساو اعتصابات بو بكنو ورم فرا بولاينه با حل بقرية بيوتاي آغاية مصطفى هجري حزب ديمقراط كردستان إيران مسؤولية كاريك كردكتانا بيقرنا أهده بيجن بوچي أم كاوراتانا كشتغا وحكمتان داغا وقرنا خو أقرا كراراونية من حروال أخويو نچوغم من بنيمو بلا مارا كسيبم لبشارة خو اگر امثال حيدر قرباني ام قسناكا ناشي للنادانية سي اگر امثال حيدر قرباني للروجة اولا ام سؤال لحزب الديمقراط ناكا بيجي فلاني بو بكجم لسر چي بيكجم من ايشي چه ايماني كمتياوي في شك بنيم بسنگ خلقيوه من لكوي ازانم ام انسانة مقصرة اقرا حب بغزة اقرا جنايته ايو گروه مافيايين گنگن لقرا بوچي ايشي مكاورا بكجريت بوچي تو وقتی ام سؤال ناکی تو لمنظر مردم کردو تاوان باری کن ایوه کن انحصار تندو تیجی لسرزمین کردوارا والد دسه ایوه حزب ديمقراطو پکا کو کوملا ایوه میلتان بیو هر کسی میلتان بیو ای کجن واسه هر واق قاقلی لی خورن ای کجن چون ایوه سنگو منتانیه بو صادر کردن حکم چون ایوه حکم کسی که ارون ای کجن صادرین
ناکەن وە لێو دوا علەنی ناکەن کە ئەمساڵە حەیدەر قوربانی نەگیرێت وە بکوژرێت. و ئەمما بە سوویێ ئەم داستانە بەڕەسیکەین. سەپاه پاسداران بۆ حەیدەرە قوربانی ئەکوژێت. دەست وەجێ خانمە حەیدەرە قوربانی لە وەختە شینکردنە بە چەفیەیە حیزب دموکرات خەریکە شینەکە. خەڵکی بۆ ئاپۆڕە ئەدەن لە کامێرانە لەسەر قەبرانە چەپڵە لێدەن و ئێژن شەهید نامرێت. و ئیستا ئیدەیەک داوا ئەکەن کە بەیان کە ڕۆژی پەنجشەمە مان بگرن. ئەمە ئەگەر زیندووکردنەوەی حیزب دموکرات لە لایەنە سەپاهە پاسداران نییە ئەی چییە؟ بزانن حیزب دموکراتە کوردستانە ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانە کوردستانە ئێران، حیزب کۆمونیستە کوردستانە ئێران، حیزب کۆمونیستە ئێران پەکەکە پەژاک هیچ محتەوایەکی سیاسیان نییە، نیسیان. معلوم نییە چین. چۆن تۆ ئیشێ بزانیت ئەمانەتەکە دەوڵەتە ئێرانیا مشکڵیان هەست بەوەی کە کەسێکیان لێ ئەکوژرێت خۆیان هەڵەگەڕێنەوە ئێژن 5,000 کوژیاگمان هەست. دارە ئازادی خوێنی پێ ئەدرێ هەر بەم ڕاحەتیە. ئێمە فقط مشاهداتمان گەرەکە خۆ ئەقڵمان نییە سوعالکەین بێژین تو چۆن خەریکی بۆ کوردەم کارەکەی. ئاغای حەیدەرە قوربانی ئینسانە نادانێکە کە ئێژێ ئێرادەم پۆڵاینەوە و چی بکەین و عێدام مەکا و کێچاری ئەکات و ئەبەر قودرتە خاوەرە میانەس و ئێرادەی پۆڵاینە چییە؟ ئەمەی کە حکمێکیان بەسەرا داگە و ئەو مەجبورە قبوڵی کە ئەتوانێت دەرچێ ئەتوانێت حکومەکە قبوڵ نەکا. حەیدەرە قوربانی بۆ ڕووناکاتە حیزب دموکرات بێژێ حیزب دموکرات ئەمانەی من کردگمە دەستورە تۆ بووگە با جمهوریە ئیسلامی من بە عنوانە ئەندامە تو ئیعدام کە نە بە عنوانە مشارەکەتە لە قەتڵە. با قەتڵ بخاتە پای حیزب دموکرات. ولی حەیدەرە قوربانیە قسە ناکە. خۆ لەگرا هەیکەلە حەیدەرە قوربانیشێ بەهاڕیت چون هەیکەلە حەیدەرە قوربانی هەیکەلێکی پرسیار نەکەری بێمەسئولیەتە. وا خەریکە کریدیت ئەدا بە حیزب دموکرات بێ هیچ سوال ناکە تۆ من بۆ ئەی وەکوشت، پرسیار ناکە تۆ من بۆ ئەی وەکوشت لەسەر چینی. تۆ چۆن نەتوانیگە ئەم کاوراوا منی بۆ ئەهنێری بیکوژین وا تڕۆی بکەی لە نەزەرم مردم و ئەفکارە عمومیە کە کوشتنی شادی وە شوێنەوێت. دەوڵەتە ئێرانی زات نەکا بەحسیکە. تۆ ئەم کارە بۆ ناکەی. ئەمە بابێنە سەر ئەوەی کە کێها ئاعتساباتیان کردگەوە داوای ئاعتساباتەکەن مانگرتن. ئێوە لە بیرتان تێ وەختی موشەکەکان و ئیعدامە حوسێن پەناهی ڕامینە حوسێن پەناهی نەمایشێک لە مانگرتنیاندا ئێمە وتمان کارە سپاهە. خۆ هەروە کە لەوێ وتمان حیزب دموکرات وەزیفەی چییە و خەڵکی ئێمە نازانێت کە یەخەی حیزب دموکرات بگرێ با لەگرا شروع بکەین بەوەی کە حیزب دموکرات و کوردستانە ئێران ئێژێت من حیزبێکی ئوستانی وە بوومیە واحدە سیاسیە ئێرانم. ئیستا پەیمانە حەیدەری وەزوانە ئاخیزە کوردەوارە سەربەخۆ و وەزوانە ئینقلابیگەری و ئینسانە کوردی قسە ناکە
لەسەر سازوکارێک کە حیزب دموکرات و دەوڵەتە ئێران کار ئەکا قسە ئەکا. هەرم سازوکارێک ئەمان هەسیان. بارها بیستکتانە ئاغای مستەفای هجری، ئاغای خالدە عەزیزی، ئاغای عەبدوڵڵا موحتەدی، ئاغای عەبدوڕەحمان قاسملو کێسی کاکە ئێمە حیزب دموکرات کوردستانە ئێرانی. یعنی لە چوارچێوەی دەوڵەت ملەتە ئێرانی وە کیانە سیاسیە ئێرانە خەریکین کار ئەکەین. وە کێشەیە ئێمە لە تاران هەل ئەوێ. با بێن ئەمە بەڕەسیکەین. با لە تەرمێکە و دەست پێ بکەین. توندوتیژی مەشروع چییە؟ خشونەتە مەشروع چییە؟ legitimate violence چییە؟ تعریفی چییە؟ بەچی ئێژن توندوتیژیە کە مەشروعیەتی هەست؟ تۆ توانی بیکەی. خشونەت لەناو عەسرە مۆدەرنا، لەناوە دەوڵەت میلەتەکانە مۆدەرنا، حەقە ئینحساریە توندوتیژی وا لە دەست دەوڵەتە. تۆ وەختێژی ئینحساری یعنی منحەسرن دەوڵەت هەسی وە ئۆتۆریتە وە ئیقتدار هەنە قانونە نە هەنە کاریزماس نە هەنە سنەتە. با مثال بە ڕئیسە دەراویشە گونابادی ڕئیسە فەرقەیەکە بە شێوەی سنەتی کە ئەتوانێ فەرمانیان پێ بدات وە هێزی هەست. لەگرا لە قیاسە هێزە ئینحسارە دەسەڵات بە دەوڵەت ئەدرێ وە هێزە دەوڵەت قانونیە وە توندوتیژیە دەوڵەت مەشروعە، نە ئەوەی کە سنەتەن هێزێکی هەست، نە ئەوەی کە بە کاریزمایەک هێزێکی هەست. من خەریکم بە زوانە قانون قسەکەم کە حیزب دموکرات حیزبێکە سەر بە ئێرانێک کە بە قانون مەعنا پێیاکە. چه ماکس وەبەر چه لەنین لەبارەی ئینحسارە زۆرە حاکمیەتۆ ئێژن حاکمیەتەکان کولەن دیکتاتۆرن لە بەش زۆرۆ. ئێستا حاکمیەت ئەم بەشە لە توندوتیژیە بەش ناکاتەکە کەس، وەلێ لە بڕێ جێگا حاکمیەت مەجبور ئەوێ توندوتیژی لەجیتمایز بکات، مەشروعی بکات وە پاوەن بنێ بە پایوە. وەکو چی؟ وەکو ئێعترازات، وەکو خۆپیشاندان، وەکو ئێعتسابات وەمانگرتن. یعنی چۆن؟ یعنی ئەمەی کە تۆ بتوانی تەجەموعێ دروستکەی زۆرێ دروستکەی بەرامبەر بە حاکمیەت تۆ حەقی ئەوتە نییە. بەڵام لەوەی کە حاکمیەت ئێشین نیشان بدات کە مەجالت دەربڕینە ڕای هێشکەسۆ بۆ خەڵکی تێت بە شەرتەها وە شروتەها لە قانون ئەم جۆرە لە توندوتیژیە بۆ تۆ تعریفەکاتەوە. هەر شتێک لە وەزعیەتە نۆرماڵە خۆی بچێتە دەرەوە تۆ توندوتیژیت کرد. ئەمە ڤایۆلەنسە. تۆ ڤایۆلێت ئەەکەی قانون. ئەمە کەلەمەیەکی لاتینە لە حەوزێ تەفەکورە سیاسیە لاتینۆ تێت بۆ لای ئێمە. بۆی ئێمە ناوێت بە معنای توندوتیژی و دەزوەشاندن و قەبگرتن و کەلەوەشاندن تێبگەین. تۆ وەختی قانونێک ئەشکێنیت تۆ قانونت بەرامبەر بە قانون توندوتیژیت کردگە لە مەفاهیمە لاتینە. خۆ
تو بارهای بار بیستکتە ئێژێ ڕێپێوانی ئاشتی خوازانە دەربڕینی ناڕزایەتی ئاشتی خوازانە، یعنی قانون ڕێیداگە بە ئەم جۆرە لە توندوتیژیە. یعنی ئیستا لە قانونە ئەساسی جمهوریە ئیسلامیە تۆ ئەتوانی تەجەمعاتە بوێت، ئەتوانی ئێعتساباتە بوێت، ئەتوانی ئێعترازاتە بوێت. وەختێ ئێژێ تەجەمعە قەیرە قانونیە کارگەران جلۆی مەجلسە شۆرای ئیسلامی لەگرا خەریکە حکومەدا ئەم کارە قەیرە قانونیە ئۆتۆریتەی دەسەڵاتی شکانگە قانون بەرامبەر بە قانون توندوتیژی کردگە و ئیستا عەمەلەن ئێشێ هێزە قانون و ئیجراکەرە قانون بێ بەرخورد بکە بەم تەجەمعە کە نایاساییە ناقانونیە. و تۆ ئەوێنیت مەسەڵەن ئاو پاش تێرێت ماشینە ئاگرکوژێنەوە تێرێ ئەیگرێ لە خەڵکەکە تا پەراکەندە بوون، مەسەڵەن لە گولەی پلاستیکی ئیستفادەکە، مەسەڵەن لە گازە فرمێسکڕێژ و ئەشکاوەر ئیستفادەکە بۆ خاتری ئەوەی تەجەمعەکە بترازێنێت، بۆ لەبەرەوەی گردبوونەکە مجەوزە قانونی نییە. پس حاکمیت تا ئەوەی کە بتوانێت ئەم حەق ئینحیسارە دەسەڵاتە بۆ خۆی تێڵێتەوە. تۆ بە گوێرەی قانون تەمامە خشونەت ئەز ئانە دەوڵەتە و هەر کەسێک و هەر جەریانێک کە گەرەکی وێت توندوتیژی بکات عەمەڵەن دەسە دەوڵەت هەم لە توندوتیژی هەم لە ئیمکانات سەرترە و هەم ئەو مەشروعە و ما بەقیە نامەشروعن، هەم ئەو مەشروعە و ما بەقیە نامەشروعن. پس تۆ گەرەکت بێت کارێ بکەی ئەڕۆی لە وزارەتە کشوەر مجەوز ئەگری ئایا پێت بدا ئایا پێت نەدا. ئێشی پێیان بێژی شعارەکانت چین، هەدەفە لەم مانگرتنە چییە، تا ئەوان تەشخیص بەن تۆ ئەتوانی ئەم کارە بکەی یانە. لە بریتانیا شواسە تۆ گەرەکتە لەبەر سەفارەتە ئێران کۆبووی تۆ ئێشی بڕۆیتە پۆلیس داوای مجەوزە کۆبوونەوە بکەی، مەحدودە مشەخەسکەی، شعارەکانت مشەخەسکەی تا ئەوان بێن ئاگایان لەمە بوێ کە نەتەرازێت کە توندوتیژی نەکەی. تاگرا حاڵیمان بوو ئیستا تێنە سەرت داستانێک. ئێمە وتمان سپاهە پاسداران مەوجودیەتە قانونی نییە. بزانە سپای پاسداران حازرە بێژێت ئێمە دزین، جەردەین، چەتەین، جنایەتکارین، متجاوزین، فاسدین، قاچاقچین، ئەمما مەوجودیەت قانونیمان هەست چون ئەمە قانونە کە توندوتیژی و ئینحیسار توندوتیژی سپاهە پاسداران مەشروع ئەکا. ئەگەر سپاه پاسداران مەوجودیەتە قانونی نەوێت ناتوانێت توندوتیژی بکە، ناتوانێت هیچ ڕەفتارێ بکە. خۆ بابێنە سەر ئەمەی کە سپاه پاسداران دەوڵەتە ئێرانی حەیدەر قوربانی ئەگرێ. حەیدەر قوربانی سەر بە حیزب دموکراتە. جرمی ئەمەسە کە ئینحیسار وەختێژی تۆ مەسەڵەن مبارزەی مسەلحانە ئەەکەی، مەسەڵەن تێرۆر ئەەکەی، مەسەڵەن محارەبە ئەەکەی، یعنی تۆ هاتگی ئینحیسارە خشونەتێ کە حینە حاکمیەتە شکاندەکتە و حاکمیەت وەڵامە تۆ وەداتەوە. بۆیە حاکمیەت تۆ ئەگرێت بە عینوانە مجرم محاکمەت ئەکا و ئیعدامت ئەکا. چون تۆ چیت کردگە؟ تۆ ئەو حەقی زۆرە کە هەنە دەوڵەتە تۆ چووی ئیستفادە لێ کردگە. تۆ حەق نییە ئەعمالە زۆرکەی، زۆر هەنە دەوڵەتە. ئەمە لە ناو زەهنە مەردمیشە هەرواسە.
بۆیە کابرا لە زیندانە سنەکە ئێدامیەکەن دایک و باوکەکەی ناڕۆن بگەڕێنە شوێنی جەلادا، چون ئەمە تونند و تیژیەکە دەوڵەت کردگێسی. خۆ ئەحمەی جەلاد نەیکردگە پەتەکەی خسکە سەملی، خۆ ڕئیسی زیندان نەیکردگە، ئەمە ساز و کارە دەوڵەت کردگێسی، هەروە کە دەوڵەتە ئێرانیشی بڕایەخی حیزب دموکرات بگرێ، نە حەیدەرە قوربانی. ئێستا ناگەهان عیدەیەک لە سەرزەمینە ئێمە پەیا ئەون ئێژن ئێمە مان ئەگرین لە مەرگە فەرزادە کەمانگەرە، لە مەرگە ڕامینە حوسێن پەناهی بۆ موشک بارانکردنە کۆیە. دەی مانێک کە تۆ مجەوزت بۆی نییە تونند و تیژیە، وەختێ تۆ مان ئەگری هەمان کارەکەی کە حەیدەرە قوربانی کردی، یعنی ئینحیساری تونند و تیژی کە وا لە دەسە حاکمیەتان لە دەستی دەرتێری وە توش تونند و تیژیەکەی. تەوەجۆ ئەکەن، پس هەمان ڕەفتارێکە حاکمیەتە کە حەیدەرا کردی ئێشێ تەکی ئەمانە وا غەیرە قانونی ڕەفتاریان کردگە بیکات. باشترین حاڵەت ئێشێ چیان پێ بکات؟ ئۆکەی ئەمە کارە حیزب دموکراتە و ئەحزابە و ئەمانە تەرەفدارە ئەم حیزبانەنە و هاتکن دوکانیان بەستگە. ئەوەڵین ئیقدامێک کە حاکمیەت و سپای پاسداران دەتوانێت بیکە ئەمەسە کە بچووکترین هەزینەی بۆ نییە، هەزینەی گیانیشی نییە، لە جوابە بە داخستنە دوکان مجەوزە کەسبە تەمام ئەم دوکانانە نەقفکە لە بینی با باتڵیکە، پەروانەیە کاسبی کردنیان لێ بسێنێت، دوکانەکە بە تەعزیرات و پڵمکە و هەر کەسێ کە لە بەرامبەری ئەمە بوێسێت دەستگیری کا و بەرخوردی پێ بکە. سوال: سپاه پاسداران ئەگەر ئێژێت ئەمسالە حەیدەرە قوربانی ئینحسارە دەسەڵاتی ئەوانیان شکاندەگە، قانونیان نادیدە گرتگە و سزایان ئەدا، ئێشێ ئەو مەجموعەیشە وا قانونی شکاندگە و تونند و تیژی کردگە سزابە، چون ئەگەر سپای پاسداران جواوە ئەمسالە حەیدەر نەداتۆ دەگرا بەرد لەسەر بەرد ناویسێت. حاکمیەتێکە ئینحسارە تونند و تیژی و خشونەت وا لە دەستیە بەرامبەر بە کەسێک ئەم ئینحسارە ئەشکێنێ هیچ واکوونەشێکی نییە، دەی مەعلومە هیچ دەسەڵاتێکی نییە. پس سپاه پاسداران ناتوانێت قانونەن ناتوانێت بەرخورد نەکا بمانگرتووان، ئیشی بەرخوردیان پێ بکە. هەروە کە ئەڕوا تەجەموعێک کۆ ئەوێتۆ ئەیداتە بەرە ماشینی ئاگرکوژێنەوە بە ئاو ئەیانداتە بەرە فیشەکە پلاستیکی، ئێشێ ئەم بەرخوردیشە بکات حەدەقەلی ئەمەسە جەوازە کەس بە ئەم دوکاندارانە بسێنێتۆ لیان. ئەی ئەگەر ئەم کارە نەکاچی سپای پاسداران، نیشان ئەدا سپاهە پاسداران دوو حاڵەتی هەست، نە دەسەڵاتی هەست نە قودرەتی هەست، دۆڕیاگە وە لە بین چووگە. یا ئەمەی کە سپاهە پاسداران خۆی ئەم کارێ کردگە، خۆی وتکێسی بێنمان بگرن، خۆی وتکێسی بێن دوکان داخن. وەگەرنە چۆن سپاهە پاسداران ئێشێ حەیدەرە قوربانی بگرێ بیکوژێ تا نیشان بدا لەگرا ساحێ و زۆر منم نەکەسی تر، بەڵام چۆنە وەختێ عیدەیەکتێن تونند و تیژێ وەکو مانگرتن ئەکەن و سپاه هیچ حرەکەتێ ناکە، هیچ ئالەگرا قانونە لەسەر سپاهەکەوێ و سپایشێ لەگرا مۆزا بگرێ و ئێشێ سپاه لە بەرامبەرم حرەکەتە کار بکە. خۆ ئێستا با سناریۆکە بەڕەسیکەین. سپاه لە خەشمە مەردمە ترسێ، بۆ سپاه بەراوردی نەکرد و
مەرگە حەیدەرە قوربانی ئەتوانێت خەشمە مەردەمە کوردی لە پێیاوێ بۆ سپا بەراوردی نەکرد و میزانە نفوزە ئەم حیزبانە دێم کارێ بۆ کرد ئەم چێوێ بۆ کردە ئەم شارە زەردەواڵە بۆ کردی دە ئیستە ئەم مەردمە کە ئەزانێ سپا کەمی هاورگە و ئەترسێلیان بۆ بەردەوامی ناکەن تا سپا نابوتکەن دەیواسە ئێمە وەنە زۆرمان هەست سپا ئەوەی نەدواوە سپا هیچ واکوونشێ بەرامبەر بە ئێمە ناتوانێت نیشان با ئێمە بۆ ئەمە ئیدامە نادەین تا جمهوری ئیسلامی بخەین بۆ نایکەین ئالێکدا خێزە کوردەوارە سربەخۆ خەریکە بە سوورەتە قانونی بەرخۆردەکا بە سپا ئێژە سپا پاسداران تۆ یا درۆ ئەەکەی لە کوشتنە حەیدەرە قوربانیە لەوەی کە زۆرە هەس لەوەی کە تۆ نایەڵی کەسێکی تر ئینحسارە خشونەت بشکێنێ یاخوات تەمامە ئەم نەمایشانە دروست ئەەکەی لەبەرەوەی حیزب دموکرات و کۆمەڵە و پەکەکە و ئەمانەی پێ مەرغوب بکەی چون بیان کەیتە ئادرس و سرە مەردەمە کورد تا لە هەر تەحوڵێکا کە ئەیکەی مهرە تەئیدە ئەمانە بگری لیان بەناوە مەردەمە کورد کامیانە سەپا پاسداران دەی ئەگەر تۆ تەحملە شکاندنە توندوتیژیە حەیدەرە قوربانی ناکەی چۆن تەحملە ئەم شکاندنە گەورە ئەەکەی نێگەرەکەم مەردمە بیتە بەرە ڕێکبار مجەوزە کەسبیان کولەن باتڵکە تعزیرات بخە خیابان و دوکانەکانیان داخن و پڵۆمیکەن تا دەفعێتر کەسی جورئەت نەکات دەسەڵاتە تۆ بشکێنی مەگەر تۆ هەر ئەوە نییەی ئیعدامە ناوە خیابانت ئەکرد و تۆ مەگەر هەر ئەوە نییە گەشتە ئرشاد دائەنیت و ئەی لە خەڵکی و مەگەر تۆ هەر ئەوە نییەی نایەڵی کەس نەفەس بکێشێ تا تۆ فقط ملهوڕویت چۆنە لەگرا کەم تێریت چۆنە لەگرا لە حیسیەتت لە وەزعیەتە قانونی دفاع ناکەی چۆنە لەگرا کاورا توانی گێسی ئەم توندوتیژیە گەورە بەرامبەر بە یاسای تۆ بکە و تۆ ناتوانی جوای بێتۆ تۆ بێهێزی یا تۆ خۆت خەریکی ئەم کارەکەی کامیان ڕێگەی سێوەمی نییە یا تۆ واقعەن بێهێز و بێدەسەڵات و تێ هەڵدریاگی یا تۆ خۆت خەریکی ئەم کارانەکەی ئیستە بابێمە سەرە ئەمەی کە بۆچی دیبەیتەکانە ئێمە و حکومەکان کە ئێمە داگمانە سپای پاسداران باتڵ ئەکات و سپای پاسداران وە پەلەپەل تێ عەبدوڵای موحتەدی ئەهێنێتە پەرگار وە پەلەپەل تێت حەیدەرە قوربانی ئەکوژێت وەگەرەکی ذهنیەتەکان بگۆڕێت بۆ وە پەلەپەلەم کارەکە سپای پاسداران ئەزانن بۆ چون ئیمکانە ئینحسارە توندوتیژی یاسا ئەیدا بە سپای پاسداران قانون ئەیدا بە سپای پاسداران سپای پاسداران ئەگەر قانونی وێت فاسد وێ دزوێ ئەمانە گشتی ئەچێتە ڕزومەیە عەمەڵکردە سپا پاسداران تۆ توانی عیدەیەکیان بگری محاکمەیکەی بۆیە هیچ وەخت پەروەندەی فەساد پەروەندەی مبارزاتی نییە پەروەندەی ناکارامەی پەروەندەی مبارزاتی نییە ئەوە تۆ پەروەندەی قەزایی پەروەندەی حقوقی لەگرا سپای پاسداران کێشەی نییە دزیە مەسەڵەن مەلا بەختیار ئێژەی لەگرا دزیەکری لەگرا لە نەوتە دزن تا جەوت لەگرا پیاگە کوژن شاناز ئیبراهیم ئەحمەد ئێژەگرا سلێمانی تێکزاسە ئۆکەی هیچ کام لەمانە ماهیەتە یەکێتیە نیشتمانی و پارتی ناوەتە ژێرە سوال ماهیەتیان ئەماسە کە ئەمانە قانونەن انحسارە توندوتیژی وا لە دەسە ئەمانە نێ لە دەسە هیچ کەسێک ئێستا ئەتوانێت لەم قودرەتیشە سوء ئیستفادە بکە ئەتوانێت زاڵەمانە ئیستفادەی لێ بکە بەڵام تۆ ناتوانی بپرسی لێیان ئەرێ تۆ لەکوێ هاتگی تۆ کێ ئەم شەرعیەتەی پێداگی لەکوێ ئەم شەرعیەتت وەرگرتگە
بۆیە هەر کەسێ تێ باسی دزی و فزی و خوێڕیەتی ئەکا نەیگەرەکە مبارزەتەکە پارتی و یەکێتی بکە خەریکە قسەکانە پارتی و یەکێتی تکرارەکە وەختە تۆژی سپاهە تەروریستە پاسداران سپاهە تەروریستە پاسداران تەرمە ئیاڵەتە متحدەی ئەمریکاس و سپاه پاسداران بەمە حەزەکە ناوی قینی دەبێت هەر جەریانێک کە ئەمریکا بیخاتە ناوە لیستە تەرۆر لە خاوەرمیانە مەرغوب ئەوێت نەمەرعوب وەختی تۆ دوای 44 ساڵ لە حکوومەت جمهوری ئیسلامی هەنووز ناتوانی لەگەڵە ئەمانە بە زوانە خۆیان شەڕقی بزانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بە ئینقلابی کەری و جەهانە کوردی تەکیانە دەرکەوتگە ئیستە ئاخێز خەریکە بە مێتۆدە خۆیان بە قاعدەیە دەوڵەت میلەت ئەوەی کەوا ئێوە حەزی پێیەکەن تەکیانە بەرخۆردەکە سپاهە پاسداران وەختی مەوجودیەتە قانونی نەوێت حەقی ئیستفادە لە زۆری نییە نێسی خۆ ئەگرا گاگەلی نییە کاکی گیان تو لە حەوزەیە بیرونی و لە حەوزەیە دەرونی لە حەوزەیە قەڵەمڕەوە ملیە لە حەوزەیە خارج لە قەڵەمڕەوە ملیە انحسار خشونەت وا لە دەستە دەوڵەتە ئەمە دەوڵەتە کە ئیعلام شەڕ بە میلەتێکی ترەکە وەمە لە حقوق بینالمللیش پەزیرۆفتە بوو و پەزیرۆفتەس قابلە قبوڵە بۆیە جەلاد زیندانبان جەلاد ئەو کەسەی ئینسانە کوژێ جەلاد زیندانبان پۆلیس لە داخڵ و بازوویە انحسار و خشونەتە دەوڵەتن ژەنەراڵ سەرباز سەرهەنگ عەمید هێزە دەرەوەری تند و تیژیە دەسەڵاتن بەرامبەر بە میلەتێکی تر لەگرا ئەمانە نەبەهۆی مەچەکە خۆیان و بەڵکو بەهۆی تایتڵ و عنوانێکی قانونی کە هەسیان ئەتوان نەمکارە بکەن بۆیە تۆ وەختێک پەلامارە دەوڵەتێک ئەدەی هێزە تۆ ئەگرن هێزە تۆ ئەسیرە جەنگیە بۆیە کاوران ناگرن محاکمەی بکەن بێژن تۆ 5,000 نەفەر لە مەردەمە ئێمە کوشتگە ناتوانن محاکمەی چی بکەن کابرا مهرەیان دەسەڵاتەسە بۆ ئیجرای زۆری تۆ ناتوانی جەلادێکی دەوڵەت کە قانونەن جەلادەوە شغڵی ئەمەسە بگری بیکوژی لە حەزە قانونی و مەنزور بە کاورا شغڵی ئەمەسە چۆنە ئێوە هیچ کامتان ئەمە 44 ساڵە دەستان بۆ ئەوە نەوەرگە کە سپای پاسداران مەوجودیەتە قانونی نییە نێسی ئەم تەعاریفەی من کردم ئەم تعریفانەی من کردم ئەلفبای ئەوڵە سیاسەتە چۆن تۆ ئەم تەعاریفە نازانی کە من ئیسباتم کردگە سپاهە پاسداران مەوجودیەتە قانونی نییە لە کاتێکا کە دروست ئەکرێت نە لێو دوا کە بەهۆی سپای پاسداران و تەوازن ئەشێوێنین و فەزاکە ئەگۆڕن و تێن سپا ئەخونجنە ناوی قانونە جەدیدیان نە ئەو وەختە سپا دروست ئەکرێوە لە بودجەیە عمومیە مەردەم ئستەفادە ئەکرێ سپاه مەوجودیەتە قانونی نییە لێم دووە مەولودێکی حرامزادەی متەجاوزە خۆسەپێنەرە ئەمە قبوڵ نییە ئەمە وەسە کاورایە بڕوات پەلامارە ماڵە کەسێ با پیاکە بکوژێ ژن و کەنیشکەکەی تەسەڕفکە تەعەدایان پێ بکات تەجاوزیان پێ بکات دوای ماوەیە حەز بکات بە گەرمی ماڵەکە و مەزرایەکی خۆشە و بێژەوە ژن و کەنیشکەکان بێن فەرامۆشی کەن من ئێوە ئەخوازم نەغەڵەتە کرد ئەمە هیچ کەسێ لە هیچ کوێ دنیا قبوڵی ناکا تۆ تەسەڕف عیدوانیت کردگە تۆ تەجاوزت کردگە وەیستە گەرەکتە بێژی هەرچی شتە عادیە لەمە بەدووە لاپەڕەیە تازە بکەین و لاوە ئەتان خوازم مەشروع ئەوێت
سوکەمارەیە خەمە سەرتان حەڵاڵەوێ ئیمکان پەزیر نییە. ئەمە تەجاوزە، ئەمە توندوتیژی بەرامبەر بە دەسەڵاتە، بەرامبەر بە یاساس. ئێران هیچێک نییە ئللا قانون نەوێت. موجودیەتە ئێران موجودیەتە قانونیە. ئەگەر کەسێ ئێرانیە بەهۆی قانونە کە تابعیەتە ئێرانی هەست. ئەو کەسەی کە ئێرانیەت نابود ئەکا ئەو کەسەسە کە موجودیەتە قانونی نییە و ملهوڕانە خەریکە بە تەجاوز و تەعەدا مانۆڤر ئەدا لەم سەرزەمینە. ئەوجار ئەم کیانە سیاسیە ئێرانە سەپاهە پاسداران نابودی کردگە چون قانونێ لەگرا موجود نییە. کەرتوک یعنی کەرکەرانە، قانون نییە لەگرا. بۆیە تارانیە ناتوانێت بە تۆ بێژێت کە تۆ عامل نابودی ئیرونی ئیرانە. ئەو بە قانون معنای هەست. مؤسسات دەوڵەت جمهوری ئیسلامی مهمترین نەهادی غیر قانونیە، نامەوجودە قانونیە. ئەوە ئێرانی نابود کردگە. ئەو ئێشێ ئەوەڵ دەفع بڕوات تەکلیف خۆی تەکە قانونی و وجودە قانونیە مشخص کاتۆ بعد بێتە کە ئێمە ئیدعایە هاوەتەنی بکە. قانون یعنی و دەرکەوتنە ئێرادەی مردم لە ناوە قانونە. بۆیە حاکمیت مەشروعیت لە قانون ئەگرێت. ئیستا بەیانی هەر کەسێک مان بگرێ و سپای پاسداران کەمترین کار ئەمەسە دوکانەکەی لێ بسێنێتەوە، مجەوزە کەسبی لێ بسێنێتەوە. ئەگەر لێی نەسێنێتەوە سپای پاسداران خۆی خەریکەمان ئەگرێت. بۆ خاتریەوەی حیزبی دموکرات و کۆمەڵە و پەکەکە زلکە. بۆ زلیان ئەکا نەوەی کە ئەوان دەسەڵاتیان هەز ئەتوانن چارە دەوڵەتە ئێرانی بکەن، نە، بۆ خاتری ئەوەی کە بڵێ کورد قەومە ئیتنیکە زوانە دەمەقۆپانە نوێنەرانی کۆمەڵە و دموکراتن. ئیستا ئێمە تەکە کۆمەڵە و دموکراتە معاملە ئەکەین وەکو ئەو گوزارە بە جمهوریە ئیسلامی نەمایشە ئینقلابە ساڵە 57. تەوەجۆ ئەکەن. پس لەگرا هەیکەلە حەیدەرە قوربانی ئێشێ بەهاڕێت، ئێشێ نابود بکرێ، ئێشێ قەی تێ بکەن، ئێشێ تفی تێ بکەن لەم هەیکەلە. بۆ چون هەیکەلە بلاهەتە. ئەم ئینسانە سوال ناکا لەو ئۆرگانیزەیشنە کە ناوی حیزبە تۆ بەرئەساس چی حکمە مەرگە یەکێکە داگە کە من ئێشێ ئیجرای کەم یا مشارەکەتم بوێ لە ئیجرایە و تۆ چۆن ناوی تۆ ساحێوە ئەم حکمە. دێخۆ من بۆ خاترە حب خۆم و شەهوەتە خۆم نەچووگەم خەڵک بکوشم. تۆ بە من وتکتە بەرئەساسە ئەمە دادگای خەڵقیە، دادگای مردمە، دادگای ئینقلابە، دادگای چی تۆ حکمە مەرگەم کاوراتە داگە. و من چووگەم ئەمە ئیجرا کردگە بۆ تۆ. خۆ تۆ مستەراو نییەی، تۆ حیزبی. سازوکارە ئیجراییت هەست، سازوکارە بوروکراتیکت هەست، سلسلە مەراتبت هەست، سکرتێرە گشتیت هەست، دەفتەرە سیاسیت هەست، کۆمیتەیە مەرکەزیت هەست. کناراو خۆ نییە. چۆنە لە $10,000 حقوق قەسێنن تا $2,000؟ ئەی چۆن لەگرا ئێوە حکمتان نییە؟ وەختی ئەم ئینسانە درۆ ئەکا و پرۆپاگاندا ئەکات، ئەو شتێک کە بۆیان نووسیگەوە ئەی خوێنێتەوە، ورم پۆڵاینە و بابم کوژن و کورد ئیفتخارم پێ. کورد بۆ ئێشێ بە ئینسانی کوژریاک افتخارکە. ئەگەر ئەحیانەن ئەم کوردە قەومی ئیتنیکیە کە ئێشێ بە تۆ افتخار بکە، ئێشێ لە زکاوەتە تۆ، لە داناییە تۆ، لە چاڵشێکە کە دەوڵەتێک کە تۆی گرتگە دروستی ئەکەی کەم دەوڵەتە گیرەکە بەدەستەوە. کامەسە ئێرادەی پۆڵاینی تۆ بە عنوانە خاتیەکی مجرمی مشارەکەت لە سێفەقرە قەتڵە گیریاگی حکمی شەدریاگە دەی مەسەڵەن چی
چی ئەکەی لە بەرامبەرە تەنافە ئیعدامە دەرەچی هەڵەخەی تۆ ئەیدە مەجبوری تەسلیم بووی تۆ ئەم شعارانە بۆ ئەدەی بۆ کەی ئەدەی من نەمدی تۆ هەڵگەڕێی تۆ بێژی ئاوای مستەفای هجری من حەج کەسێکم بەر ئەساسە کینەیە شخصی نەکوشتگە ئاغای مستەفای هجری تۆ ئیدعا ئەکەی جەریانێکی مبارزایتیت لە بەرامبەر ڕژیمێکی نامەشروعی ناقانونیە بۆ حکمە خوەت ڕووناکەی ڕووی ناکە لەگرا سەپاهە پاسداران تۆ وەزیفەت هەست بەرامبەر بە هەر کەسێک کە توندوتیژی لە دەستە تۆ دەرتێرێت و ئەقتدارە تۆ ئەشکێنی هەرە و جۆرە کە بە حەیدەرە قوربانی بەرخوردت کرد ئیشە بە ئەوانیشی بکەی هەر کەسێ دووکان بێ ئێرادەی تۆ دائەخا ئەوەڵین کارێک کە ئەتوانی بکەی مجەوزە کەسبی لێ بسێنی تۆ وە دوکانەکەی داخی بۆ ئەم ئەگەر ئەم کارە نەکەی تۆ نایاسایی عەمەڵە کردگە ڕۆڵە خۆتت نەگێڕاگە ئەو ئیدعا کە ئەیکەی کە ئین حەسارە خشونەت وا لە دەستتوە ئێستا ئێوە متەوەجهەون وەختێک جەریانەکەی موشکباران و وەختێک جەریانەکەی ڕامینە حوسێن پەناهی دەسی پێ کردووە بووە ئەممانگرتنە ئێمە وتمان سپا ئێشێمانە بگرێ وەختێ نایانگرێ کارە خۆیانە وەختێ نایانگرێ کارە خۆیسی سپا ئێشێ ئەمانە مجازات کە هەروە کە ئاو ئەگرێتە خەڵکی پەراکەندەیان ئەکا لەگرا مجەوزە کەس بە ئەمانە لەغڤکە تا خەڵکی بێژێ من مجەوزێ کە سپا لەغڤی ئەکا قوبوڵم نییە باوکە ساحەیوە دەرتێرم دوکانەکان ئەکەمەوە تا سپا ئەو وەختە مەجبور بێ تەعزیرات بێرێەوە دانەدانە ئەمانە پڵۆم کا تا بزانین ئەم مردمە چەندێ ئینقلابیە لە پای ئیرادەی خۆی وێسیاگە تەکە تەعزیراتە شەڕەکە بەردەوامی ئەکات لە بەرامبەرە سپاوێسانە یا تۆ خەریکی نەمایش ئەدەی کە حیزب دیموکرات بووکەڵەیە دەسەخوات بێڵی تۆ بە خوێندان ئەویش لەسەر گیرفانە خەڵکی لەسەر ئینسانە نادانە جاهلێ وەکو حەیدەرە قوربانی و خانەوادەکەی وا حەز بە خۆیانەکەن لەبەرە دووربین خۆنشان بن بزانە ئەمە کار جمهوری ئیسلامیە ئەچی بۆ تۆ هەیکەلە نەمایشی ئەدۆزێتەوە جمهوری ئیسلامی ئەوەی ئینسانە سووکێکوێ ئەی کوژێت لەبەرەوەی تۆ وەختێ کاورای کوشت بڕێ وە شوێنە ئەمەی کەم ئاغا بۆ کوژیا بگەڕێی وە چتە سەخیف بخۆی نەوە چتە گەورە ئەمە ئەندامە حیزب دموکرات چییە؟ حیزب دموکرات ئەو نامەردەسە وا خۆی ناکات و خاوەنە حەیدەرە قوربانی ئەو نامەردەسە چی پێژن ئێوە بێکەرامەت چی پێژن ئێوە حکمی بدەن چی پێژن بۆ خۆی ناکات و ساحێوی بۆ نایژێ من حکمم داگە بە شەهامەت و بێژێ خائن بوو بەم پارامێسرە خائن بوو و خائن ناوێت لەم سەرزەمینی ئێمە بوێت و ئێمە نایڵین خائن لەم سەرزەمینە نەفەس بکێشێت بۆ ئەم کارە ناکە حیزب دموکرات مەگەر ئەمە بێجگەلەوەی کە هێز و مەحبوبیەت بە حیزب دموکرات با لە ناوە خەڵکیە شتێکی تریشی پێەکە ئەم خەڵکە ئەحساسەکە یەک جەریانێ مەوجودە حەقە ئەمانە ئەسێنێت و لە زاڵم بۆ ئەم کارە ناکە دێ ئەگەر ئەم کارە ناکە نیشان ئەدا ئەمەی لەگرا ئەتەفاقەکەوێ حب و بوغزە کینەی شەخسیە مەسئلەی شەهوەتیە مەسئلەی پوڵە مەسئلەی کاسبیە نە مەسئلەی مبارزە نە مەسئلەی ئەمر مقدسە مبارزە تا تۆ بێی وە زۆر خڕی و کەی تۆ بیکەیتە گیانە مەردمە کورد و ئەمما ئەنتەریاتە سەپاهە پازداران یا تۆ کوڕە خەڵکی ناگری ئەدامی بکەی چون زەعیفی و تێ هەڵدریاگی یا هەرووا کە خەریکی بەرخورد ئەەکەی و 2000 3000 کوژی هەر کەسێ لە بەرامبەرە تۆ ئەمانەگرێشێ سزای بەری چون خەریکە دەسەڵاتە تۆ ئینحیسارە توندوتیژی و ئیقتدارە تۆ ئەشکێنێت هەمان کارێکە حەیدەرە قوربانی و ئەمسالە حەیدەرە قوربانی و ئەمسالە ئەوانەی کە هاتن پومپە بنزینیان ئاردا تۆ کوشتنە ئێشێ هەمان کاریان پێ بکەی
تا بزانین ئەمە وەرەی ئینقلابیە خەڵکە سنە و خەڵکە کامێران و خەڵکە مەریوانە بەرامبەر بە تۆ یا ئەمە فەرمانە تۆس بە ئەوان ئەگەر تۆ هاتی مجەوزە کەس بە ئەزدەم کاسبانە سنت لەقف کردو سوحا ئەوێنین کاسبانە سنە نافەرمانیە مەدەنی ئەکەن دوکانەکان ئەکەن و تۆ پەلاماریان ئەدەی دانەدانە و تو شکست ئەخۆی یا نەخێر ئەوان شکست ئەخۆن و تو دەرسێک بەمانە ئەدەی کە ئەمانە حتا زاتیان نەوەی دوکان داخن کامیان ئاغایە سەپاهە پازداران تۆ یەکە تەهدید لە نوتفە خەفە ئەەکەی تۆ یەکە ئیدعا ئەەکەی نایەڵی لەگرا بێجگەل لە تۆ کە زۆرت هەست کەسی تر زۆری بوێت بۆ تێڵی ئەم زۆرە بچێتە حەساوە کۆمەڵە و دموکرات ئەنتەریاتە ئەمانە بۆ چون تۆ خۆت گەرەکتە ئەم کارانە بکەی و تو خۆت گەرەکتە ئەمانە بێڵی تۆ و ئەمانە عروسەکە دەست تۆن و ئەمانە بە تۆ مەوجودیەتیان پیا کردگە و ئەمانە لە تۆ تەمینە ماڵی ئەون ئیستا سەپا پاسداران تو بوو بەدەسە ئێمە نابود بوویی و نابود ئەوی بۆ خاتری ئەوەی کە ئێمە دەستمان نیاگەسە سەرە ئەو شتەی کە بە تۆ مەوجودیەت ئەدا قانون بە تۆ مەوجودیەت ئەدا کە تۆ ئینحسارە خشونەتە بوێت و تونند و تیژی بکەی و تۆ مەوجودیەتە قانونی نییە پس نامەشروعی متجاوزی عامل بیگانەی لەم سەرزەمینە ئیستا تۆ ئێشێ لە جایگاه اتهام بێ یەک کارکەی بێژی من زۆرم فرەس مل حڕم گەردەن کەشم مەیلمە گرتگمە ئەو جار ئێرانە تڕۆ بووگە ئەو جار دەسەڵاتی تڕۆ بووگە ئەو جار چوارچێوەی سیاسیەکەی لە بین چووگە چون بە قانون معنا پێیاکە یا تۆ ئەمەی من وتم ئەفەهمی یا واقعا متعسفم بۆت کە فکرەکەی وایتە دنیای ئەمڕۆ زەندگیەکەی یا تۆ ئەفەهمی ئەم جەهانە بەر ئەساسە چی خەریکە کار ئەکا و ئەفەهمی ئەگەر لە جێگەیەکا پێت گیر بوێ بۆ دەعوایەکی حقوقی قانونی مەجبور ئەوی وەکیل بگری و مەفاهیم فێر بوویت و تۆ بە مەفاهیم ئەیوەی تۆ ئەیدۆڕێنیت ئەو وەختە تۆ ئەفەهمیت کە ئەمانە واجبە بیانزانیت بۆیە سپاه ئەزانێ و زریکەی لێ هەڵسیاگە چون ئێمە نەهاتکین تەرحە ئیدعا بکەین ئێمە سابتمان کردگە مەوجود نییە سابتمان کردگە باستردە و حرامزاز سابتمان کردگە هێزە مزورە ناوەی کە ئیدعا بکەین یا نەزەرە سیاسی بدەین هەر بە گوێرەیە سازوکارە قانونی و مەوجودیەتە قانونی خۆیم کارمانە کردگە ئیستەیشە من گەرەکمە پێی بێژم ئەنتەریات و نەمایش نەکەی ها سپا بە گوێرەیە ئەم قانونە تۆ ئیشێ بەرخوردکەی ئەم قانونە کە ئیشێ مەوجودیەت بە کشوەری بەناوە ئێران با و ئینحسارە خشونەت لە دەسە تواوێ هەر کەسێ ئەم ئینحسارە بشکێنێ و هەر جەریانێ بیشکێنێت و ئیشێ جواوی بیتۆ هەروە کە خەریکی کوڕە مەردەمە کوژی هەروە کە ئەڕۆی ئەم دەمە قۆپان لە پیانەی کۆمەڵە و دموکرات ئەکوژی ئێژی ئەمانە نیروی مسلحن و هیچ کشوەرێ تەحملە هێزە مسلحێک ناکا هەروە کە تۆ تەحملە هیچ تەجەمعێکی غەیرە قانونی ناکەی و لە ترمە غەیرە قانونی استفادەکەی ئەگەر واکنش نیشان نەدەی کارە خۆتە ئەگەر واکنش کوبەندە نیشان نەدەی کارە خۆتە و ئەمەی کە ئەمساڵە حەیدەرە قوربانی ئەکوژی خوێن ئەەکەیتە لە حیزب دموکراتە بەچە خوات وەگەرنە ئەوەتانە وا فرە زرنگە بێت جواوە ئێمە باتۆ لەم منزەرە یەک حیزب دموکرات بۆچی ئەحکامێکە سادری ئەکا نایداتە دەرەوە و بۆچی پشتە ئەوانەی کە ئیجرا کنندەی حکمە حیزب دموکراتن پشتیان ناگرێت بۆ حمایەتیان ناکا
بۆ خۆی کاتۆ کەڕ لێیان بۆ کارێکەکە کاورا بە عینوانە مجرم و قاتڵ و دز و چەتە بگرن بیکوژن. پس هەیکەلە حەیدەرە قوربانی ئەشێ بەهاڕێت تا دانەیەکی تر لەم سەرزەمینە ئەحمەقێ نەوێتۆ خوێن تێکەرە حیزب دموکرات کارەکەی پێ بکەن و شایەت و مانەکەیشی پێبێرن. ئەمە ئیتر بلاحەتە خۆیسی، ئەمە ئیتر نەفەهمی و نادانی خۆیسی و ئینسان تەئەسف ناخوا بۆ ئینسانە نادان، تەئەسف ناخوا بۆ ئینسانە ئەحمەق، تەئەسف ناخوا بۆ کەسێ خۆی وە دەسە خۆی ئەڕواتە قەتڵگا. نە ئارمانێکی هەست، نە محتەوایەکی هەست، نە دەرکێکی هەست و نە دەریافتێکی هەست. کاورا زەمانێ بۆ تۆ محتەرەمە کە ئاگاهانە لە مەسیرێکا قەدەمی هەڵگرکە تا ئاگاهانە معزەل و مشکڵێکە ئیناسێت ڕەفعیکە، بۆیە بۆ تۆ قابل احترامە. وەلێ کاورایە ئەحمەق وا هەروە سەرە خاتە خوار و مل ئەنێ و خۆیشی تووشەکە، ئەمە هەیکلێکە وایشی تێ هەڵدەی جامعی ئێمە شتی وای نەگەرەکە، ئەمانە عاملە نابودیە ئێمەن. پس داستانە ئێتساب بازیتان کۆکەنەوە، نەیکەنە ئێتساباتە بانە و ئێتساباتە مەریوان، نەیکەن سەپاهە پاسدارانە تێ هەڵدریاک جواویان نەداتۆ معلومی ئەکا کارە خۆیسی، معلومی ئەکا کارە خۆیسی. خۆب ئیستە من بە زوانە قانونی تر قسەم کردنە، بڕۆن وەکەلای خۆتان بێرن بزانن لەمانەی من گوتم دروسە یا دروست نییە. و سپای پاسداران وەزیفەیەسی هەروە کە حەیدەری تەحتە ناوە جێبەجێکردنە قانون برد ئێدام کرد بەرخورد بکە بەما بە قێشکە هەمان حرەکەتەکەن هەمان کارەکەن شکاندنە ئینحسارە تونند و تویژێ دەوڵات کە حەیدەر کردی مردمی شەریکات پاسۆخیان بات و جوایان بات و سابەتی بکە لەگرا فقەت ئەو زۆری هەز نە کەسێکی تر لای ئێوە خۆش.